مامۆستا بەیتوجان جهێکی گەلێکی تایبەت بوونەرە کردیدا ئەشێن بێژن وەک کەسێکی ئێکانە یعنی ئێکانە تو بەیتو وەک بەیتو کەس نەوەک بەیتو ئەو هونەرە مەزن ئافراندی بوونەری کوردی عالی ڕامیاری سترانی تویدا تشتێک ئافراندی بوونەرە کوردی بوو گەلێک کورد عالی ئینسانەتیە و کورد پەروەریە و نیشتیمان پەروەریە و سترانی گەلێک بەهێژا و گەلێک باندۆر ئافراندن وەکی میناک جی گەلێک هونەرمەند دیسایە سەرویژ دا لاف ئینان بۆ وەکی مەدرسەکی وەک خاندنگەهەکێ بۆ هونەرە کوردی بۆ گەلەکە و تشتێ هەرینە خۆش وێرە چەپ ڕاستی کۆمرۆ دجارە ئەس شوێن بێژم بەیتۆ هونەرمەندێک شەهیدی وڵاتێ خۆیە بەرکو بەیتوجان نب دل خونر سر حزاقه هاتیه بی ولاتی بره و غرب کرد و بره به تبشارتن دایکی به گاوه آمد رنگین باز بیار ذکر دا پیشوازی که دیگه نکیا جدا بید بس مخابن جبر ظلم و زور کل سر ملت مهی خوش گلک جاسترانی خدا اینا زمان جبو کرداتیه جبو براتیه جبو ایک ریزیا کردا حتی به داویه جی به دمایتی جی گلک قیامتی گازی همی بشت کردا همی هنرمند کرد همی رقصنت کردا که بنه یک رندامن گورامن چند ساله یادمه ولی چند ساله بنداتمه رندامن شخصیت